كم أمي بزوي بيتام بناصينم هرتنا بخو كسش معروف وناسراوا ما مصا علي كلاكا ما مصا جان زور بخير بيت قربان هرتاد زور بريزي ما مستجان عزيزي ما مصا بس سر رجل ودستيكم وديارنا هولير باش رزاني شنك الرجال اللي ونبو بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله بخوم لهولي تداول دايق ما بلام لشري عراق إيران خانية كمان فروشت تشين بو إيران وهايت نوا نما تواني خان بكرين لكتاج من محد بو ما مستعي سرتها ديو بما إمام خطيب هسه شونا ناحيك لك ليش تعين بمليون نم تواني بقي مو هوليري هل يجي متى اسا هاتو ما هولي الجورب وهندجي بينازل كم سرداني هوليرك كيد ما مصا لبرنا خوش كان والله كم سردان رقم ولا ما مستجاب خوش ويستان إيواش أتوانن لرجاي بيجي نت تي في وا هر برسيارك هر تبيني هر كومنتك تان هي تتوان أراسي ميوانا كم كانوا منش بزوتين قاعد حاضرهم والله ما كان لا ما مصا ورا بقرموا ما مصا دوينك بالتلفون قسما كير دوت ما مصا كاروخ شعركم بو أفين أصو أما ذكروا إذا مش شعر الله كم بخويتوا حزكم جملة زور بريزي ما مصابين لاي من زور خوش ويستا خوشكي بريزا خلق ساكا بلام بيغمبري خوا وزانان دفرمون رضا الناس غاية لا تدرك رازبوني خلقنا تدي إنسان حتى دوري هبي خلق زيادة رخنا ديقرن دو صالة تلفون كان برنامج نجيان من دم بيم ما شاء الله ما مستاكان وخيزان ودور بردلين بيم مستحيل نايب بشي دبر بهتو ناقنزي من الشعر كم بو أبين خاني دانا لايم زور بريزا خشي بريزا براستي الشعر كشوية لم يجل ما يودو صالة تازة بيش كشيدة كم بوي بتدل خوشي ولاي من بوي زور جرنجا بو دواروجي أبين خاني طبعا لاي من خوش ويستا أي خوشكي خوش ويستا بأشتي بقى ما بستم بدواي هوا مكة وتوزيك بير كروا جياني دنيا هزنيا زيقات قبري تاريا خدا بوشا بجواني هزنيا دنيا فاني بوتوما أبين خان والله خوا ديزاني دواي مالي نمزاني ساوي ما تسكن خوش ويستا زور بريزن ما مصطع خلقك زور لرجاي توريكو مالاتي وبرساري ويان كريالن ما مصطع تنجني هي والله ما يكم يسري قريس مزركي دوبينو بس خوازاني مزركي جسم السزادي خوا قدارة يكم ما شاء الله ديال رايدون والله شيء كان كردو ما بو خواي بوتي افرت زور حزي لقسي افرت زور بريزن خزانه كم زور خوش براسي حتى استبارم بيبك نقسم بيقوتينا بشر هاتوينا زور بريزن بس خوال القرآن دفري مثنى وثلاثة ورباعة يك آفرت يتادوها تاتشاري بلام زماني بيغمبري صلى الله عليه وسلم أقد سواج نتبع بشي ندا كردي دبروي دبابا آفرتي برز دباني هتا ورا بس دستاري بهاري با يعني استاكا يك آفرتي زورا باور بكداولك جنزان وعندكم يك آفرت زيادة نين دبر أوي آفرتك استا غسالية يك جيشي كهربائية يعني هر بياو استا بيس آفرت هي بروان بيبكا بلام لدين الإسلام ده حتى تشارجن حلال ما مستجاب بس عدالة ناكري استا براسي زور كسي عدالة دكا تو بيري وكدو ولا ده ده بيكي بدو يعني نخير براتبي اگر ان شاء الله تمني ما مستاخ زام دريج اگر بمنجي احتمال نيكمدون اگر بتانم نزانم كشي بولين ناشار دم نكو لباج ملاجني زحمه اجني تربينم بر لويك ملاجن ببيتا هاوسرت بله پێشتر هیچار خۆشەویست کردووە بەڵێ لەگە مەلاژنم خۆشەویستیم کردو مەلاژن بەدڵی خۆم هێناوە مە بەس مەلاژنیە بەڵێ پێش مەلاژن نەخێر خۆشەویستم هیچ کەسێکی نەکردیا هیچ مەلاژنی خۆشم ویستە و هێنایتم چاویشی دەرێ قلەترێت چاوی جوان خۆشەویستی مامۆستا گیان زۆر جار لەگەڵ ئەوەیدا کە خەڵکێکی زۆر بە حەقت پاڵپشتی ئەکات خەڵکێکی زۆر خۆشەویستی خۆی بۆ جەنابەت دەرئەبڕێت بەڵام لە هەمان کاتدا خەڵکێکی زۆر شێە رخنت لي أجرن بام رخناني إحراز نابيت ما مستباورم بيبك الجيام دا نحزباتم كرديا نسياستم كرديا حزم نتوار شيني لبنا هندي كارا كان سرقتهم هم مجنا ما نقول برنامج بحقت فينا السر سياسة حزب كان همو ببي قباري خوي خدمت يعني كده هم يا لا من زور بريزن علمانيا كان إسلاميا كان ماركسيا كان زور بريزن هم يان خدمت يعني كده باكس كذب بكم نزاين بابا زتريكات دولة تشي كوري دروس كين لهر سال بارتي كردستان إن شاء الله دبينا دولة بإذن قوي جولا ودل خوشم بوي كيادي رابريني راني قرباني تاي هميان بم وإن شاء الله كردستان نوي صلاح الدين وقاواني كردي ملا مصطفى بارزاني سربرزم بو بيا بريزانا وداوج لهميان دكم بقن بوي قيامتي على لزنتي شميا حكم بشرعي خوايب كان بوي قيامتي على لزنتي ببين دولة نوي صلاح الدين أيوب وقاضي محمد والشيخ محمود وملا مصطفى وتساوي هر هميان ماز دكم وصلى الله على سيدنا وعلى حبيبنا محمد باشا ما مصطفى باسي علمانية تذكرت بله من چەندین جار لە تۆڕە کۆمەڵاتیەکان سوودفەی تۆم کردووە بە شێوەی ڤیدیۆ بڵاوەتەوە یان بە شێوەی وێنە ڕەسم بڵاوبەتەوە کە تۆ دۆسایەتی لەگەڵ با بڵێن فەنانەکان یاخود لەگەڵ ڕۆشنبیرەکان هەیە بۆ نمونە
وێنە ڤیددیو لەگەڵ دکتۆر فەرهاد پیرباڵ بڵاو بۆتەوە لە هەمان کاتدا چەند وێنەیەکش لە ماڵی هەڵکەوت زاهیر لەگەڵ ئاوازان هەڵکەوت زای گیراوە ئەم وێنێشت قسە و باسێکی زۆری لەکەوتەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان هەندێک وتیان بە حقیقەت ئەمەوێت بەڕازگوانە قسە لەگەڵ بکەم ڕێک قسەی خەڵکت بۆ بگوازمەوە ئەڵێن یان ئەوەیە هەڵکەوت زاهیر ئەبێت جنی هەبێت و مامۆستا علی چارەسەری بکات یان ئەبێت مامۆستا علی بەتەمای ڤیددیو کلیپێک بگە و گۆرانی بڵێت زۆر جوانە براکەمە مامۆستا هەڵکەوت زاهیر ئەوەی لۆ دابنێ سوود دانێ براکەمێ مامۆستا خێلۆکت و گەنجێکی جوانە مامۆستا هەڵکەوت زاهیر پیاوێکی زۆر بەڕێزە و بەڕاستی ئەو بەڕێزانە وەکو مامۆستا ئەڤینە وەکو مامۆستا هەڵکەوتەوە وەکو مامۆستا دکتۆر فەرهاد پیرباڵە زۆر کەسانی لە کوردستان ئینسانی زۆر بەڕێز و حەز دەکەم یعنی وەکو مامۆستا ئارەمەوەی تازیتم ئارام و نازم ناوی نازانم پیاوی زۆر بەڕێزە کاکارەوە مامۆستا ئەوانە بەڕاستی دەوریان هەیە لە کوردستان پێویستە ئەوانە ئەمە بەڕاستی کە ئەوها دەکەلێکدا دەنشین دەمانێ بەڕاستی هەوڵ بدەین کوردستان بکەینە دەوڵەتێک سەربەخۆ بەڕاستی نیەتمان ئەوەیە کوردستان بێتە دەوڵەت هیچ هەدەفیت کەمان نییە نە گۆرانی دەڵێم مامۆستا هەوتکە زاهیر دۆستایەتی نێوان تۆ هەڵکەوت زاهیر چییە دۆستایەتی مامۆستا هەڵکەوت زاهیر چەند نەخۆشێکی هینالام زۆر منی خۆش دەوێ زۆر خۆشم دەوێ زۆر لە کێشەکان کە بەرپەستم دەبتەوە لەلایەن وەزیری تەندروستی وەزیرەکان دکتۆر زیریان دکتۆر ڕێکەوت ئێستا سێزەی مانجێری سانەسمە و دادگای بەڕێزن ئەوان بەڕاستی بە هەموو شتێک پاپشتم دەکەن لێ ناگەن هیچ ئازار بچێشم سپاسیان دەکەن دکتۆر فەرهاد پیرباڵ بۆ ئەوەندە سەردان دەکات دکتۆر فەرهاد پیرباڵ پیاوێکی زۆر بەڕێزە و زۆر دانایە و زۆرشم خۆش دەوێ بەس خەڵک تێی ناگا پیاوێکی زۆر بەڕێزە بەڵێ بەڵێ زۆر باش تێی دەگەم لۆی تێ دەگەم پیاوێکی زانا و دانایە سەیەک حاشای جەنابتان لە عێراق لە کوردستان بکوژرێ ئەو بەسەری بەجوابە لەسەری بەجواب لەبەر ئینسانێکی مافی مرۆڤی لایە بەڵام کۆمەلگا چی بکەم لە من ناگە لە دکتۆر فەرهادی پیرباڵی ناگە لە مامۆستای جەنابت ناگە لە ئەڤین ئاسۆخانی ناگە مەچ لەو کۆمەلگای بکەین ئێمە لە کەڵک سەردانم کرد زۆر گرنگە و قسەیە ئەمە کە لە ئەڵمانیا هاتمەوە دزلی کەڵک دزلێکی نوێیان چاکرد هەموو وڵاتەکان ئیشانی دەکرد ئەو زۆر گرنگە ئەو قسەیە بۆی ئێمە تۆزێک قەومی بن ئێمە قەومی نە بەڕاستی بەس ئێمە خۆخۆرین زوم بێکتر دەدەین دسلەکە چاکرا پیرەمێردێک بۆ میجێڕاگوتی مامۆستا گەستەکەی کەڵک چاکرا ئەڵمانی تێدا و فەڕەنسی تێدا و ئیتالی تێدا و یابانی تێدا بوو گوتی هەموو ئیشەکە خلاص بوو سپانەکان و بوڕەکان هەموو کەتە سەریەک گوتی ئەڵمانیەک بەغاریدا سپانەکەی خۆیان لەبن بۆ هیناوە سەریەوە سەری هەر هەمویان گوتیان باشە ئەتو ئەو سپانە بۆ هینا سەرێ نووسرامی ئین جێرمەنی گوتی بە هیچ نەوعەک نابی ئەڵمانیا بکەوتە ژێر دەبی ئیلا بکەتە بن با ئێمەش کوردستان هەمومان بخەینە سەر ببینە دەوڵەتی کوردی ئینشاءڵڵا بەس ئێمە قەومینە بەس زەمیەک دەکەین ئەو زۆر خراپە وشا نێوان لەگەڵ مامۆستا مەسەر چۆنە لە ئێستا چونکە لە پرۆگرامێکدا لە یەکتر هەستانەوە باوڵین دەمەقاڵێک لە نێوانتاندا دروست بوو مامۆستا مەزەر پیاوەکی چاکە شێخ دوایان پرۆگرامە قسەتان لەگەڵ یەکتری کردەوە مامۆستا مەزەر لای مزگەوتی سپی کە منی دیت دوو دقە منی ماچ کرد ئەمە کەی پێش بەرنامەی ڕوودا و دوای من نازانم لە ڕوودا و لۆ گۆڕا پیاوەکی چاکە ڕەوش بەرزە بە ئەخلاقە بەس نازانم بۆ وای لات نازانم ئەمن هەمیان دوایان پرۆگرامە قسەتان لەگەڵ یەکتری کردەوە ناوەڵە بەس شێخ و دەروێشەکان هاتن گوتیان مامۆستا لەگەڵ وتم هیچ لەگەڵینە پیاوەکی زۆر بەڕێزە ئێمە دەبی خزمەتی کوردستان بکەین نەک کوردستان بڕوخێنین الحەمدولیلا دیارە هەر کەس بۆ بچوونی بەزانیانم خۆش لە کوردستان بەڕاستی پیاوی چاکە و بەڕێزە مامۆستا کە ئێستا بێت بۆ ناو ئەم پرۆگرامە کاردانەوەی تۆ چی دەبێت یەک ماچی عەتوڕی لێ دەکەم ماچیەکەیت دەستیشی ماچ دەکەم خۆشیم دێ ئەمە گوانیمە ئەمن یەکە قسەم پێ بڵێ ماچیەکەم شتێکم لە ژیانمدا مامۆستا کارۆک گیان مامۆستا تۆ زۆرێک لەم نەخۆشە ئافرەتانێک کە دێن بۆ لاشت بەحقیقەت ماچیانەکەی تۆ مامۆستا ئەمە حرام نییە یاخود جوانە جایزە بۆ دینی ئیسلام بەڵێ جایزە لەبەرەوەی لە شەریعەتی ئیسلام دەڵێ ئەگەر بێت و دکتۆری ئافرەت نەبوو دکتۆری پیاو عیلاسکە دەبی پیاو ئافرەتی عیلاسکە لەبەرەوەی ئافرەتە کە دێتە لای من چیژی منە خۆشی منە شێد وە دەبی خۆی بکوژێ بن بە شێوێک ئارامی کەمەوە هێمنی کەمەوە ماچ یەکەم دەستی لە میدەکەم لای دایک و بابی نەک بە تەنها بۆی ئافرەتە خۆی نەکوژێ باوەڕ بکە ئەم ساڵ لە عێراق 5,000 کەس خۆی کوشتووە لەلای من 3,000 کەس چارەسەر کراوە 3,000 ئافرەت کوڕ کرد کچێکی خۆش دەوێت چی تێدایە مافی بدەنێ گوناحە ئەم مرۆڤە ئینسانە چی تێدایە کچێکی خۆش دەوێت بۆ نایدەنێ کۆمنتێکی زۆریشمان بۆ هاتووە ئەڵێن لە هەمان کاتدا کە خەڵکێکی زۆر چارەسەر کردووە بەڵام ئەوەندە شەیە کە تۆ نەتوانیوە چارەسەریان بکەیت مامۆستا شیفا لای خوایە خوا لە قورئان دەفەرمی بسم الله الرحمن الرحیم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا خواهي گەورە دەفەرمی قورئان شیفا ئەگە هەم کەس بێتە لای من سابێک هاتان مردن نەما پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام محەممەد صلی الله علیه و سەلەم بە قوربانی بم بەڵام تۆ زۆر جار زەمانەتی ئەم نەخۆشانت کردووە نەخۆش هاتووتە لای تۆ تۆش بتوتە من بە شەر چارەسەر دەکەمەوە تەکید بە بڕۆ دوای دوو ڕۆژتر چاگە بیتەوە هزاران نەخۆش مامۆستا لە یوتیوبیەکان لە گورتە ڤیدیۆ والله بالله ئەم بە حیاتم عەزم لە کامل و تەسویر نەبوو هەند ئەو دکتۆرە بەڕێزانە دکتۆری ئینسانی چاکن هەموو زۆربەی نەخۆشەکانی هەموو درۆیە سحرە جادووە هەستام چیم کرد گوتم کاک کامیلێکی بکڕنەوە نابی هەدرێن درۆیە کۆرە چۆن چا دەبی لای مەلا عەلی ڕاستە مەلا عەلی مامۆستا عەلی هیچ نییە هەموو خوای گەورەیە
بەڵام تۆ ڕێم پێ بدە دکتۆریش پیاوی چاکن خزمەتیان کرد شێخ مەلا سەید خزمەتکاری دەستیان ماچەکەم بەڵام تۆ بەکەم مەزانە بۆی کوردستان سوبەی دەبینە دەوڵەت هەرێک لە لای خزمەت دەکەین بە کوردستان ئەتو جنە فەعەز دەناسی نازانی هەبەس حەبی نەفسی دەیاسی خۆی دەکوژێ لای من بەس قورئان دەخیم چاکە بمبورە زۆر باسی جن ئەکەیت بەڵێ قەت جن هاتووە بۆ لای مەلا و مەناژن مەبەستم تۆ هەڵەکەدا بەڵێ ڕووداوێکی زۆر خۆجێتان لێ نەبووە من خێزانم بە خۆشەویستی ناوە لە ماڵی بابێن هەر کەسێک خەم بخوا مامەستا ئەو گرنگە زۆر میمەخەز دەکەم خەڵک جێبێ هەر کەسێک خەم بخوا زۆر بترسێ یان عاشق بێت زندە لەشی چکە حەف پەردە لەش ئینسانی هەیە ئەو پەردە پچڕێ شەوەچە لە ماڵی داچی خێزانە بەڕێزەکە مشکلیان هەبوو کە مشکلیان هەبوو هاتۆ ماڵی خێزام تاونەوە مامەستا مەلاژن ڕووی سپی بیا ڕەبی سەری ماژ دەکەم و پێی داچی ماز دەکەم بە قوربانی هەردووچام هات شبه سعادو شو دستي تشابي لم نكون هذا دستي تشابي في غمري قبل أفرمي صلى الله عليه وسلم إن الشيطان يأكل بشمالي ويشرب بشمالي أنتم أكلوا بيمينكم واشربوا بيمينكم الشيطان بتشابي دخوا ودخوات وأنقول براسي بخونه ملاجن ساق لتري دستي تشابي لم نكون سعادو شو بأخوات جماعة سعادو شو دايز ممكن شيني سيبهم سيرات خاصة سيري ملاجن يمكن والله جماعة لحفظ خوامبو دستي تشابي ببلايس دەستی ماهالێک مەلاژ نیژان بزانە جنس و بەلەشی دەست بکەن چێنی جنەکە دەستی ماهالێک خوای چێ باوەڕ بە شتەی دەکا ئەگەر دەگۆ دیارە ژنم خیانەتم نەکە دەکات تەلاقیدا دەستی ماهالێک والله دەستی ئەجولا مەلاژن لە خەودا بوو دەستی لێ جنەکەم بخنچێنی لە دەستی خۆ مەلاژ گوت مەلاژ نیژان وتا مامەستا گیان بە قوربان وتم تەماشای دەستکە دەستی هەدە دەگۆ چێ بەخۆ لەستی خۆی ئەترسا سبحان الله قورئان نەسەخین لە بنی پێمدا جنەکە چۆ دەرێ مەلاژن کە زۆربەی قورئانی لەبەرەو لە منداڵیەوە نیقابە و بێ خێزانەکە بم کوژێ دەبێت لەو خەڵکەی بکات من تێگەشتم تۆ دەتوانی طبعا جن لە لەشی مرۆڤ دەربکەیت بەڵێ هەتا بڕۆت بە نوشتە و شیوا هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمووی إن الله أنزل الداء ودواء وجعل لكل داء دواء پێغەمبەری نازار دەفەرمی خوا هەر دەردەچی داوی دەرمانیدان لە زمانی پێغەمبەر نوشتی وش نەکرا پەڕۆکی کەسێک بە سیارە دێخرێ ئەو شتانە نەئەسڵی ئەتوانی نوشتە پوچەڵ بکەیتەوە بەڵێ نوشتە هەزاران کچمان چۆنی پوچەڵەکرێتەوە بەڵێ ئەوە بۆی پەسەوە ئەوە هەر خوشکێک نەخۆشە سحری لێکرا ئەو هینایەتی بۆوان زیادە بە بێنە پێش دەرکەی نەخۆ ئەوەی تەلەڤیزیۆن نێت تیڤی چاوی هەمیان ماژەکە ئەو دایان دێنێ هەدیە زۆر شتمینا هەدیە بووان أو داري سدرة في غنبري مزن فرمي صلى الله عليه وسلم إن آدم لما أهبط إلى الأرض كان أول شيء أكل من ثماره النبق يا كم دار كبابة آدم هات خواري سيمة الرجل قايش كيف شيء عم مترو يا كم دار خواري داري سدرة أو سحري بطال لك بس هي زاري طبعا لا هولي جرانا بس برا كان دفرشون سجل كي بازناكم شكر ركلام لو بابي خوش معكم نقلوا برا بلام أول لا يبدوها زاري لك برا كام نشيء بكزنالم شكر خلق آزاد اللي شيء ذكري بلام أما بدستي أجر بيت وبدستي تو أنا بدستي كسيشتر بطالية كاتوا بله أو دا أو معلومات كلام نسيا يا من كأمام بي بيت بكاري بينم بون كسي كانوا شيء لك ودعاء لك هر كسيك شو نكرد بي زواجي نكرد بي دلي تنبه يعني كورك سيك خوش بي نيدني جنة لشي بيان أوي بكار بيني وعدي بيدم بما بيسيغرج يكسر تبوشة دلالي ماري خباركا والله ما مصح خلقك يزور طبعا بكومنت بو بيجي تي في كومنت انه سي الان هي الات كسيك كزور زور خوش ما بيت بلام مجالني ياخذ درفتي اواني ياخذ قسمته نسيبك اواني كبو يكتر ببين اما بخوا بو يكتر ابن بله قربان عزكم ببراشي نكي خمرم يا كمشت خوال القرآن دفرم وقفوهم إنهم مسؤولون دايك بابا كان روجي قيامته مسؤولا روجي قيامته بدا كان مسؤول هكذا كرتشي خوش ده نيدنه لبروي الحديث في غمري لا عنده أساسا في غمر صاصم دفرمي علاج العشق الزواج كره جيتش خوش ده بباشي بو نيدنه كاكا بو خوي بستني أوصل 5000 كاس العراق خوي كشتيا 3000 دايما خواش فينا هر كره كسيكي خوش ده بيدنه بقربان تامم تو بله زور ذا جملة بوتوتا كأفريتي زور بيوندير بيوركن داوي هاوسر جديد اللي كان داوي علاقة اللي كان راستا أما راستا دكتورنا مهندسنا ما مستانا لبروي ضل ما مسات شاري حلالة أمن براسي عزم لشوار شيني ما مستا كارو جان ساق لتري عزم لا أفريتينيا إخوم حزم لسياسة جنيا عفوا سببينك عزم لبارجنيا خوای بايون دي دايتمن خزانش بسا افرتاني كدكتورنا محامين عزك شباب كان زولم بريستر بلام اجوتريد افرتي جوان اما افرتاني كرخصاريان جوان وبضلي زنابتن زور باساني دتوان سرنجي تو بلا اخوان رافشش ابد ما مستات من حزم للشيء حزم بيادبش او ترجمه حزم ندزنيا من خريج كتاب نسينم افرد يك افرد كم دم ما بس ملم برسيارانا لا بدا ما مستاجيان تو دوين فيديو كتب لاوت كردو والله داهينا نشين ويا ام فيديو يا كتو افرت جهني علي كلينس شفاء درمان بو او كساني كتشيشان بابلين دابازيت بله تو من اسا كلينسيك بوتو هنا عندك كلينس بس بوني تي نبي دي خمس على بشاينغو بوني ثانيه ام كلينسات واتوين تيستيكيت بله هر من حزكم بيبين بحقيقه رنجا بينرانش حزبن عسى قربان كلينكس او
ئافرەتێک کاتە لام تۆ شێش زیادی کردووە پێویستە بیخۆیت ئەمن کێشم زۆر زەعیف بوو ئەمە 107 کیلۆم کلێسم خواردیە 10 کیلۆ دابەزیمە کلێنکس چییە علمیان بۆتان بسەلمێنم ئافرەتە کاتە لام جەماعەت بڕات پێ بکەن 120 کیلۆ 120 کیلۆ ئەو ئافرەتە بەڕێزە محتەرەمە 120 کیلۆ تێک چوو مامۆستاگەی لە خۆ نەبوو بزان داهێنانەکەمەوەی دەست پێ کرد هات 120 کیلۆ گوت دەبابێ ماشەڵڵا هاتۆ دوو مانگ خوا ئاگادارن نەمناسیەوە باریک ناوقەت باریک گوتم ئەمە چییە گوتم بەخوا زۆر بە لە شولاری ئافرەتەکەشدا هەڵدڵی ئەڵی مامزی مامۆستا ئەمن پزیشی ئاینیمە دەبی ڕۆنکەمەوە ئەو ئافرەتە کە دێتە لام دایکمە خوشکمە بەڵام کە دەرێم دەری مامزی ئەمن ئابدایم ڕوخۆشم نەگە نەخۆش بە قسەی خۆش چاکە بێتەوە ئەو ئافرەتە هاتەوە جوان ناسک بوو ناوقەتیشی مامزی لات جوان بوو گوتم ئەمە هەونیە بابە گوتیان والله هەوە گوتم باشە بۆ هەوە گوتی واللهی مامۆستا هەستێ ڕۆژجارێک یەک دەستە کلێنکسی دەخوارد بێبوونەکان یەک دەستە کلێنکس باشە گوتم نەمرد بە مامۆستاش بینی مامۆستا باتۆش بینی عفوا زە باقسەکەی تاواکەم هاتە گوتم چەند کیلۆ دابەزیە گوتی 6 کیلۆ دابەزیە 6 کیلۆ بەم بودی ئافرەتەکە خۆشەویستات بەڵا بۆەوە گوتی مامۆستا گیان ڕۆژانە 16 کلێنکسم خواردیە کلێنکس بەس ئەگەر ئام بۆ بینن 16 کلێنکسم خواردیە بەردەم مامۆستا عفوا ئەوە 16 کلێنکسم خواردە کلێنکس با علمیەکەی باز کرد کلێنکس لە هوردەدار دروست دەکەیان لە کلۆکەی هیچ زەڕ و زیانی نییە فەحسی کەم پزیشکەکان کلێنکس مادەیەکە ئاوی معیدەی ئینسان ئەکوژێ لای دەبا هیچیەکە کە هیچی کرد ئەو ئینسانە شەهی نامێنێ کە شەهێنەما بەس ئەتوانێ سینجی بخوا لەگە زەڵاتەی کە سینگ و زەڵاتەی خوارد سبحان الله ڕاست ڕۆژانە چارێک وەزنی دادەبەزی بۆ مای مانگەشی 20 کیلۆ تا 25 کیلۆ دادەبەزی هیچ زەرری نییە چکە کلێنکس سوودەکەی وەیە پەمۆی دروستکرا لە پەمۆی لە هوردەداری کە چۆ ناو ماعیدەی ئیشتیهاد دەکوژی هیچ زەڕی نییە ئێستاش لە پێش چاینگۆ ئەوە کلێنکس ئەبینن فەرمو بەخۆم کلێنکسم خواردی تەماشاکەنی خۆشەویستان بسم الله 107 کیلۆ بم کلێنکسم خوارد ئێستا 193 کیلۆ مامۆستا ئەم کەسانی کە با بڵێن ئەمان بۆ ئەکی وەکو چارەسەر بەکاری هێنین بۆ دابەزینی چێژ لێ کاتە با بڵێن چەند کلێنکس لە سەرێک ئەخۆن بەس لە بیر نەکەم کە هەر یەکێک ڕۆژێ 5 کلێنکس بخوا 6 تۆزێک قەبز دەبی پێم گوتووە ڕۆژێنی فنجان زەیت دەتونی بخوا لەبەرەوەی وەزعی دارایی خەڵک تەواو نییە لۆ بچی کەپسولی مانزۆ هەیە بە 10,000 کەپسولی تکەی بە 15,000 هەتا مانگەژێ 5 کەپسول بخوا دەکا 50,000 ئەوە بە 500 تەبعە ئەمن ملەتی خۆم خۆش دەبێ نامێ پارە سەرفکە 3 میلیۆن خەڵک ئەتوانێت دانیشتیش بخوا بەڵێ ئادەتوانم بەسەر چاوم بسم الله الرحمن ئەوش مامۆستا لەبەر خاتری ئەو برای ئاز دەکەی دانیشتکەش دەخۆم بیکەمە سێ بامەش لەبەر خاتری ئەوش لەبەر خاتریوی با مامۆستا پێ بمرێ ماشەڵڵا بەتامە ڕەبی عافێتم بێ الحەمدولله عافێت بێت مامۆستا جان داوای لێبوردن لای تۆ سەخترە قورسترە یاخود قوڵکردنی داوای لێبوردن وەڵای من یعنی من هەموو کەسم بوراوە چکە بڕاتەی مامۆستا گیان ئەو 20 ساڵ و 4 ڕۆژە عیلاجەکەم یعنی ئەوەندە هێرشکرایتە سەرم سەتانۆتی خەڵک منی زۆر خۆشەوێت چکە ئینسانێک ڕووخۆش بی هەم کەس خۆشی دەوێت چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی کەلیمەۃ الطیبە صەدەقەتون بەڵام ئەوەندە ئیسلامیەکان دژی من ئەوەندە علمانیەکان دژی من نینە ئەوها نابی ئەوها یعنی ئێسمە بەرنامەی دنیا لەسەر خراپ دەکەن 100 تەلەفۆن دێ نەکەی بچی بۆ تو نابی بۆ بەرنامە وتیان مەچوو حسابی نییە مامۆستا دەیانگۆ بە هیچ نەوەک نابی وتان نەڕۆی بۆ لای بە هیچ نەوەک بڕاتەبی هاتی نەکرد بۆچی والله مامۆستا دەڵێن تەلەڤیزیۆنەکە باش نییە و قسەی ناشین دەکەم ڕێزمێ و تەلەڤیزیۆن کاتم بەڕاستی نەمزانی ئەوەندە بەڕێزنەوە قوربانی توێنێ مامۆستا زۆر بەڕێزم چاوەکەی ئێمە مامۆستا شێفجان ئەوە مامۆستا جان بەخێر بێت ماچەکەم دێ قوربانتم ماسەدەری شەکرۆکەی بەزی مەلاژنی خۆشترا قوربانتم وەڵام مامۆستا بینیمی کلێنس دەخوارد ئەم زەڵاتەش زۆر تەندروستە کە لە کاهوو بڵین خەس و هەنار و سێ و پرتەقاڵ ئەوەش تام کە بزانە زۆر باش هەر کەسێک دەست ماچەکەم ئەوش باس سوودەکەدان پێ بڵم هەر کەسێک زەڵاتە بخوا کە مامۆستا هێناتی لەگەر چارێکێک سینگی مریشتی هەموو ڕۆژێ بۆ مانگەکی 15 کیلۆ دادەبەزی جوانە ئەوەش بۆی مامۆستا ئەو دەخۆنەوە خاتم مامۆستا داینێ بەسە خۆشەویستی نانە بۆ تۆ مێ مامۆستا نابێ بخۆی خزمەتکارم نامەیە شەخسیم بۆ هاتووە لە مامۆستا برس مامۆستا خزمەتکارم دەسماچەکەم خزمەتکارم شێفجان حەزەکەی تۆ جامیشە قوربان مامۆستا گیان نامەی شەخسیم بۆ هاتووە ئەڵێت مامۆستا تاوەکو بۆچی قسەی لەگەڵ برایەکی نییە براکەش بەناوی کە جەلیلە چای ماچەکەم وانە بەخوای من جێژنێشمە ماڵی ماچم کە دەستم لەم نەکرد بەس برایەکەم ئیشی گاز و بنزین دەکا بەڕاستی من ئیشی گاز و بنزین دەکەم ئەوەی شەیە من دەڵێم بەس بەڕاستی
زۆرم خۆش دەوێت دکتۆر جەلی برامە پیاوی زۆر چاکە بەیمان زۆر خۆشە ڕاستە قسەک ئەو نامەکە ڕاستە بەڵام دەرێم لە گاز و بنزین فێڵ و شیرێ نەکەی نازم تێم دەگەی ئەویش کوڕێکی فێرباز نییە بەڕێزە بەزم ئەوی شوێ نەکەی باشە ئیشێشکە بکەی ئەجە لە سەوەی جارێک عازمی نەکۆ بەزتا هیچ عازمان لە بینێک زۆرم خۆش بەڵام تاوەکو ئێستاش نێوانتان یە قسە لەگەڵ یەکتری ناکەن واچوی ماڵ یەکتریش ناکەن نەخێر وەڵڵا هاتووی دەکەم وان نییە کاک مامۆستاومێ دەزانی سەردانی ماڵم کردە ماچیان دەکەم و خێزان دێ و سوکە خێزانەکە ئیرانیە دایم لای ئێمە قسەی ئەستینە بڵێت لێ عازمە لەسەر ئەو شتەی بەڵام عازی من لەگە هەم کەسم خۆشەوێ بەڵام شتێک شەرعی نەبی من قسەی لەسەر دەکەم دەڵێم نابێ ئەو شتێ بکەی لە بۆی ملەتمان زەرەر دەکەم مامۆستا زۆر باشە تۆ ئەم عایادێکی ئێستا هەتا ئەڵەی بەبێ بەرامبەرە و هیچ پارەیەک وەرناگرم بەڵێ ڕاستە بەڵام من ئێستا تۆم بینی بە وەنەوشیەشی 2016 بوو یان 17 بوو بەختیار وەڵا پاس دەیە 15 قوربانێ ئەمەت بەچی کڕیە جوانە بسم الله الحمد والصلاة والسلام على رسول الله پێغەمبەری خوای دەفەرمووی هەموو براکان شتان پرادۆ و وەنەوشەتان پێیە هەمووی ڕاستە ئێمە لە عایلێکی زۆر فەقیر پەروەردە بووینە برایەکی تو خۆشەویست من تا ئێستا تعدا دەکەم یەک کەس بڵێ دینارێک لێم وەرگرتووە من بە معاملەی زەوی دەکەم دەتوانین لە کەڵک پرسی من ئێستا دوو خاین لە هەولێر وا چا دەکەم بەخوای برایەکەم بۆم چا دەکەم چکە ڕازگۆمە ئەو پارەی لە شوێ بوو کە معاملەی شوێ لە مامۆستای ڕۆن دەکەمەوە پێغەمبەری گەورە فەرمی صلی الله عليه وسلم لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي برادرات إنساني مك إلا خواناز نبي وميلا بيت مارج إلا متقي نبي من خلق بعدا ذكر ببي مرامبر هات ما مستايش بريس خوش شويست قلت ما مست من براسي بمليالير بس زوي كرنو فروش زوي وتي حزكم توم خوش دي بكسم قلت يا وانا معمل زي خاني بك قلت والله بارمني من نازان نوشتانا قلت والله خوشتم دوي زور قصه خوش دينداري خوشتم دوي هستا 50 حب رقم هبو يا كم خاني كريم لكم زقودي صحابي مصطفى عبد الكريم خوابي باريزي نخوش خوي قرش فايلو ديني ليله بوتينا او كادي بوتينا وتا صدام رخابو قلت يا ماما استا علي دا شيز ورقي دا قلت يا ما دا ما مستعمل علي قيناك باب 50 حب رقي يا كم خاني كريم او بخورتي بي كريم ابراهيم زعما برادري تشاك وايا عفوا بس والله ما كمل اذان سكم نبريد بوي توفم والله سبحان الله خوي خاني كم قريبه 50 حب رقي دو ما جينا بالجماعه والله رصيف هات بوتينا باندك بوتينا وكذا دكري اما كريم سبحان الله زاد هات بدو دفتر و34 ورقم دا بخوي ماشي ما وصل ناوبانك یەک پرسیار ببوورە مامۆستا ئەگەر گاز و بنزین بخۆی چی بۆ جەستە باشیان خراپە بەڵێ خەڵک زۆر دێتە لای ئێمە زۆر چاکە هەر کەسێک بنزین بخۆ دێتە لای من ئافرەتان زۆر دەڕشێنەوە ئەگەر قەند تۆزێک بە بنزین داکەیت چکە مادەی بی کۆمپلێکسی نوقسان لە ژمی ئافرەتێک زۆر بە سیارە یان پیاوە کەم سواری سیارە ئەڕشێتەوە باشترین چارەسەر بۆ ڕشانەوە یەک قەندی بینی تۆزێک بنزینی پێداکەیت مادەکە بستە لە شت بە حیاتی ناڕشێەوە ئەوەش عیلاجە قوربان ئەمە داهێنا زۆر شتەکان دەکەم بەخوای و کلێنکسا واللهی مەبەستم ئەگە پارەکۆکردنەوەی بێ و برایەکانم دێم بڕۆ لەوە بکڕا بەس مەبەستم خزمەتە بە ئیسلام و مرۆڤایەتی لەبەر هەندێک ئەوەش بنزین یەکەم چارەسەرە بۆ ئەو کەسانی کە لە سیارە ئەڕشێنەوە ڕێگای دوور بەحەستەم پێداکەن بخۆن ڕۆژی 7 قەندی بۆ مای 21 قەند یەک جار ناڕشێنەوە ئەوەش داهێنانەشی نوێ بۆ خەڵکە لەمێژە باسم کرد 20 ساڵ پێشستایە بەڵام ئێستا لۆتم ڕۆن کردەوە مامۆستا گیان سوپاس جان ئەم کڵاوەی سەرت من لە سەری جوولەکانیشم بینیوە بەڵێ ئەو کلاوە ئیمالیزی و ئەندەنووسیەکانە ئەمن یەک شتمێ لە ژیامدا ئەو کلاوە قدیم زمانی عەبدولکەریم قاسمی عێراقیەکان زۆر لە سەریان دەکرد عێراقیەکان ئەمن ئەو کلاوە ئیمالیزی و ئەندەنووسیانە بەڵام لە سەری جوولەکانم دابینیوە بەڵێ لە سەری جوولەکەمان بینیوە جوولەکەش مرۆڤ نینە جوولەکەش بەڕێزن مەسیحیش بەڕێزن موسڵمانیش قوربانی هەمیان بووم هەم بەڕێزن ئەجە سوپاس بۆ خوای کە من ئیمان لە سەروان کەم چی یعنی بەس ئەوە کلاوێکی قدیمە عێراقی زمانی عەبدولکەریم قاسمی ئەمش بەخۆم پێم خۆشە ئازادم جەنابەت ئازادی ئەمش ئازادمە کڵاوم بەسەر کردیا ئەو ئیشەی کە تۆ ئەیکەیت من چەند پرۆگرامێکم بینیوە لە زۆربەی ئاینەکانی تریشدا هەیە بەڵێ ئاینی مەطب نەبەوێ مامۆستا سوپاس بۆ خوای گەورە سەفەری کە ئەڵمانیا نەمسام کرد جایزە مەگرت مەبەست میزنیە بەخوای ئەمە ساڵی 2014 طبعا زۆر لە مێژنیە داوت کرام لێ جایزەشم مەگرت ناو خستەخانەکانی بەس بەداخەوە لێرە نایان دایلۆگ لەگەم بکەن ها دکتۆر فەرات پیرات گوتێتە ئێرە مارکسیمە ئێستا وانێژ دەکات قورئان تەفسیر دەکات بەس دووجا هاتە لای من لۆ مرۆڤ دەبی دایلۆگ بکات تا ئێستا وەزیر تەندروستی لەگە من دایلۆگ ناکات بەس شکایەت پێویستە ئێمە دایلۆگ بکەین بۆی بەیانی من دەمرم چکە زۆر نابمرم تا 20 ساڵ عیلاجەکەم بەخوای اختیمار ئاخر تەمەر چەند ساڵە مامۆستا مالی داکەم دەڵێ 74 بەس دەنەفوس 71 زۆر گەورەی مامۆستا تەواو نێزیکەی 20 کتێب نووسیوە لەسەر طب نەبەوی 20 کتێب نووسیوە طب نەبەوی کتێبان نێزیکەی 20 کتێب نووسی بۆی پێش بمرم ئەو کتێبەکانە پێویستە لە کوردستان لە جیهان بخوێنرە لە جامیعەکان چکە بەڕاستیە تا ئێستا ئەو نەخۆشی جن ناندریتەوە چکە جون مامۆستا کارۆخجان جن لە فەحز دەرناچێ لە ئەوروپا خەڵک خۆی زۆر دەکوژێ لێرە چکە دکتۆرە بەڕێزەکان حورمەت و ڕێزم هێنان زۆر بەڕێز پرسیارێک مامۆستا بەس قسەکەم مەکەن زۆر گرنگە بۆ خوای گەورە با بڵێن تایبەت ئەم قودرەتی
داوا بە جەنابەت نەیداوە بە مەلاکانی تریش خۆ من خەڵکێکی زۆر بەدین ئەبینێ لە منی زیاترن زۆر بەڕێستریش ئەی بۆ بۆچی مامۆستا عرب دەیە لە کولی بابین لەهوم مفتاح عرب دەیە لە هەموو دەرگای کلی خۆی هەیە ئەو کلیلا شۆکدا لە خەونستم پێغەمبەر ساسەم هاتە خەونم ئەو با پێتان بڵێم سوکان گوجێتان لەو شتەی نەبووە هاتە خەونم دەستی لە منم کرد سەحابە زۆر لەگەڵ وەکو فیلمی ڕیسالێ هەزاران خەڵک لەگەری بشیر و مەتاڵ هات بۆم مامۆستایەک ئیمام خەدی گوت پێغەمبەر ساسەم بێتە لات پێغەمبەر ناسە لای هەموو کەسی هات الله ئەکبەر چم دیت نورم دیت نور قورباندم یا رسول الله هات دەستی لە منم کرد گوتی مامۆستا چۆنی گوتم دەست ماچەکەم گوتی ئەتمە مامۆستایەکەی مزگەوتی و پێغەمبەری خۆی هاتە لە ساسەم گوتی من دەچینە بۆ جیهاد سەحابە هەموو کوشی عەفت سەف هەزاران سەف وەستابن گوتی یا رسول الله هیچم نییە بێم بۆ جیهاد دەستم کورتە گوتی ئەو هاژبەی بۆ تۆ هە جیهادا یعنی ئەو عیلازە ڕازدەستی لەم کرد ئەو عیلازە خەونەکەت زۆر خۆشە بەڵێ بەڵام ئێستا کە زۆرێک لە مامۆستایانی ئاینی و زۆرێک لە بینێرانش کە سیرمان دەکەن ڕەنگە ببوورە لەوانەیە قەناعەتیان بە قسەکەی جەنابەت نەبێ بەڵام ئەم خەونەبوونی نییە سیناریۆکە خۆی دروستی کردووە ڕاشێشانی موشتری ئەمن پێویستم بە کەس نییە سێ دوعا دەکەم مامۆستا هەتا ئێستاش کردم یا ڕەبی خۆیان کەس نێتە لای من یا ڕەبی خودایە کەس نەخۆش نەکەوی یا ڕەبی خۆیان کەس پارە سرف نەکا پێویستم بە هیچ کەس نێبێتە لام والله بالله وتالله ئەم ڕۆژێ 150 سیارە ئەبینم پارە بۆ تۆ گرنگترە یاخود ناوبانک نەپارە گرنگ خوالێت ڕازیوی ئەگە بۆ خوام نەکردبە لە شاشەی ناڵێن بام کە نازبووە ئەو مامۆستایانش کە لەگە من دژڕادەوەستن زانستیان پێ نییە یان حزبینە یان ئیسلامینە علمانی ئەم بێلایەنم و هەمووشیان خۆشم لە تۆ زیاتر هیچ مامۆستاشانی علم و زانستی پێ نییە مامۆستایەکان زۆر لە من بەڕێستر و چاکتر و پیاوترن بەزە طب نەبەوی نازان هەندێکیان نەکۆ زۆر پاکن هەمیانم خۆش دێ قوربانیان بم هیچ شتێک هەیە لە ژیانی تۆدا کە بەردەوام تاوەکو ئەم کاتانەش تۆ ئاخی بۆ هەڵکێشیت و نەتوانی بێت ئەنجام بدەی بەڵێ دوو جار چمە لای وەزی تەندروستی نەگەڕا بسمە ژۆرە دەڵێمە تا نەمردیمە خوشکەکانمان ئینقازکەین هەتا خۆیان نەکوژی کوڕەکان ئینقازکەین هەتا خۆیان نەکوژن لە هەموو جێگایەکان کوردێکی مسلمان برایەنگۆ کورد نەخۆشخانە بکەمەوە لە هەموو جێگایەکان بە ناوی مەلا مستەفای بارزانی بە ناوی قازی محەممەدی بە ناوی شێخ محمودی بە ناوی سڵاحەدین ئەیوبی بە ناوی گاوانی کوردی بکەینەوە ئەو خەڵکە جنی هەیە سەرەتانیە ئەو عیلاجی سەرەتانی ئەو بە لۆگۆیەکە دیار نەبی ئەو برایەنگۆ دۆزیتەوە بە 24,000 سادەبی نەخۆش دوونێ کاک محەممەد هایتەلام دەدە سل دەفتەرم سەرکە لە ئەڵمانیا بەو عیلاجی چابوو هیچ شتێک هەیە کاڵم تو ئاخی بەڵچی شتەکە چی و من تێنەگەشتم ببوورە تێنەگەیشتم وتم هیچ شتێک لە ژیانی تۆدا هەیە کە تاوەکو ئێستاش ئاخی بغڵچێشی بێت و نتوانانی ئەنجام ئەخێ ناگرن پامەکە بگەینم لە هەموو لایەکتەوە کرامە بەمگەن با دایلۆگم لەگە بکە ئەو خەڵکەین قاسکەین 3 میلیۆن خەڵک هایتەلام ڕۆژانە خوشی لە قشک چێ سفورە یان نوێژ دەکە یان نوێژ ناکە هەموو مرۆڤن ئینسان یان مەسیحی یان یەهودیە دێتە لای من سەری ماز دەکەم مرۆڤ چ عیلاقەی لە ئاین هەیە هیچ چیرۆکێکی تایبەت هەیە کە ژیانی تۆی ژیانی مەلا عەلی تاوە گۆڕی بێت بەڵێ بەڕاستی ئەم داوا لە هەموو خەڵکی جیهان دەکەم چکە مەسیحیەکان و یەهودیەکان زۆر دۆستم لە ئەوروپا زۆریانم زۆرم خۆش دەوێن هەر کەس دینی خۆی لەکم دینکم مەلیەدین چ شتێک ژیانی تۆ گۆڕیوە مەبەستم والله ئیسلام ژیانیم گۆڕیە لە ئیسلام پاکتر مەدی تۆ مامۆستا ئیسلام زۆر پاکە داوا لە هەموو خوشکوبرایان دەکەم ئەگە مەجالم دێ قسە بکەن بگەن و سە بەرنامەی خۆ ئاخری سالە ئیسلامە بۆ خودای نەکۆ بمرن یەکەم پرسیار پاس نوێژ دەمێن هەموو خەڵک نوێژ بکە خۆی داپۆشێت هەمووتانم خۆش بە قوربانتان مامۆستا مەزهار ڕوبەڕوو بە جەنابەتی وتی داوا لە خەڵک ئەەکەم لە جەناب شتەکەم وتی من پێ دەڵم کاگ عەلی پێت ناڵم مامۆستا عەلی ئەمن بە منداری پلکەکەمە بوو بە من دەگۆ عەلی قۆقێ خەڵکێکی ساپێڵن کاگ عەلی بە من مەرە کاگ عەلی برێ عەلۆ دەست ماچەکەم بگورە نامواناڵم هەرچیم پێ دەڵێ ئەمن هەر کەسێک بەڵام قسەیت پێ ناخۆش نەبوو ئەمن ئەبەت زانی بە مامۆستاشی هەر کەسێک قسەی بەیەکێک برێ تعبیر لە خۆی دەکا هەر کەسێک قسە بە هەریکێک بڵێ تعبیر لە خۆی دەکا چکە پێغەمبەری گەورە بەڵام لێوە وەڵام من نەدایەوە ئەم مامۆستایە دەستی ماچەکەم ئەم قسەی بە کەس ناڵێم چکە قسەم بێکە چیکو پێغەمبەر ساسەم دەفەرمووی ئەی بۆ ڕۆژی لە پرۆگرامەکەدا چوویتە دەر لەبەرەی چوومە دەرێ وعدی خلاف کرد لەگەم گوتم هەموو کەسی بین بەس مەلا مەزەر بینە کاکە دەبابێ دەرەقەتی نام کاکە بە دە زمان قسەی دەکەم دەرەقەتی نام مامۆستایش بینە هێمن بڕا بە قەجەتخانە نێ دەکەم بۆ دەرەقەتی نایی لە تۆ زیاتر شت پێە لە من پیاوتر و بەڕێسترا بەس مەجال نادە مرۆ قسەی بکە تۆش بەڵام مەجال نادی مامۆستا لە قسەکردندا زۆر بەسەرعەیە قسە ئەەکەیت و هەم فریار ناکۆم پرسیارێکە کەم و ئەخەتو ناگەر حەدیثەکە باس کەم ها جێ لەم ڕاگرا پێغەمبەری ئەتوانێ ناگەر قسەکەم تەواو بکەم لەو هەندێک ئەم توڕابم بە قسەکەی تەواوکەم پێغەمبەری خوای دەفەرمووی لەیس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء پێغەمبەر صاحب ئیماندار و کەسە نییە کە جوون بە خەڵک دەدا کە غەیبەت دەکا کە زمان پیسە منیش نەمتوانی جوابی مامۆستای دەمە ئەو مەجالمدایە داش قسەی بکە قسەم کرد حەقتە قوربانی ئەو چاوەکی مامۆستا باڕاستی پرسیارەکەمان تۆزێک گۆڕین تۆ لە کاتی خۆیدا دوکانی ساز هەبووە سازت دروست کردووە وە گۆرانیش دووتوە بەڵێ ڕاستە ئەم گۆرانی نازانم من دارتاش بوومە من لە بنداڵی و حەزم لە داهێنان بوو لە عایلەکی فەقیر و هەژار پەروەردە بوومە بابم کە نازوە شانازی دەکەم کە کوڕەکە ناسێکم کوردستانی پاگرتەوە ئەم پێیان دەڵێم مهندیس ناڵێم کە ناس پێڵاویان ماز دەکەم بە قوربان یەکێکیان بم ئەم نە کوڕەکە ناسە مامۆستا عەلی
تۆ دە ڕۆژە تەلیفۆنم بۆ دەکەمترێت بەس بانگم دەکەی بێمێرە ئەو کوڕەکە ناسە بوومە ئەو ڕۆکە 2 ساڵە مامۆستا ئەڤین داوام دەکەن بێمێرە ئەو بەڕێزانە بانگم دەکەم بێم تەلەڤیزۆنەکان هەموو والله تەلەڤیزۆنی پرۆگرام جوگرافیک دەری دەفتەر چەند دەفتەر دێنێ بەس بین هەفتەك لە ماڵ بینەوە لە رووسیا و ئەمریکا بەڵاوکەینەوە مقابلە ناکەم هەفتەك لە ماڵ دەمێنەوە ئەمن کابرایەکم ئەو کوڕەکە ناسەمە کە کوردم گەیشتمە ئەو ڕۆکە سەربەرزم عەفوە قسەی خۆم باش ساز لێدانەکەم کە ئەوا دێمە سەری داوای من دەکەم ناگرێت کاتی پرۆگرامەکە من نامێنێت مامۆستا خەڵکێکی زۆر کۆمنتیش پرسیار زۆرە ساز ئەمن بە خۆم گۆرانی نازانم بەڕاستی بەڵام سازم دروست کرد لە بۆ داتاژمە ئامۆزایەکانم داتاژ منە خوای گەورە مۆفەقیان کە زۆر زۆرم خۆشەوێن سازەکەم تەمەشام کردێ برزۆ خەتاتە وەفاتی کرد خوای گەورە عەفوی کە لە هەولێر یەکەم کەس ئەو سازی دروست کرد ئەمن سازی تورکی بە 40,000 دینار یەکەم داهێنام لەوی درست سازە کەستام دارێک مینەکاریتە بڕیم نەجار بووم توتخال نازم ێزان توتخال چیە مامستا توتخال سپیە غەڕا توتخال لەگەر تۆزی دام ناسەری کردمە قەپاق سا ڕۆژکە بۆ قەپاق سێ ڕۆژکە بۆ قەپاق هەستام سازەکەم بە 30 دیناریدا سای تورکی بە 30 دیناری بوو یەکەم کەسم کە داهێنان سازم دروست کرد ساڵی نۆتەکان مامۆستای ئاینەکان لە مەحەدی ئیسلامی گوتیان مامۆستا حەرامە سازەکەم شکان یعنی سازی دووەم شکان سازی یەکەمم بە 30 دیناریدا بڕوان پێ بکە حەزم لە داهێنانم ئێستاش داهێنام زۆر لە شتەکان کردی سوپاس بۆ خوای ئێستاش ئەم شوێنەمەوە کە تۆ ئیشی لێ کردووە ساز لێ دروست کردووە بەڵێ ئێستاش ماوە لە تەیراوەیە بەڵام قەت سەردان کردوێتەوە دوای زۆر بێ دادم ماڵشمان لە تەیرایە بێ دادم کە بێ دادەسم بینی خۆمامی تۆزێکی دەگیریەوە وەڵڵا چکە بەڕاستی لە هەولێر دایکمە لە تەیرای ئەتوانی ئەمامێرە بژێنی ساز بژێنیت نازانم وەڵڵا نەمزانێ بە درستم کردیا نازانم بەڕاستی بەس ئەمە ساز شتێکی چاکە ئینسان گۆرانی لەگەڵ نەوت ئەو کاتانی کە دروست لەگەڵ کردووە چ گۆرانی کە بیر مای مامۆستا کۆپلێکمش پێمان خۆشە جۆمان لێ هەڵبەتە بینەرانش زۆر حەزەکەن ئەمە ناتوانێت جێگایەکەمی شایانی ئەوەی نیە گۆرانی بەڵام سرودێکی دەڵێم ئەگەر ڕێم باش سرودێک بێت بەڵام با گۆرانێکشمان گوێ لێ بێت خەڵک ئەڵەت بابی ناتوانم ئەوە چکە ئەم ناتوانم گۆرانی بەڵام گۆرانی ئەزانیت گۆرانی باش نازانم بەخوای نەکۆ بەس ئەمن مەقامی من جێ ئەو نەبێم کابراایەکی ڕام لە خۆی ئەستەغفیرڵڵا ئێوە زۆر بەڕێزن خۆشەویستن بەس ئەمن بەڕاستی ناتوانم گۆرانی با جۆمان لە سرودەکە بێت مامۆستا والله صابوة بسم الله الرحمن الرحيم والله اسم بير ما نازم صاب لا اسم ناتو بي نازم بوسي ما وصل والله نازم انا من خزم نكي نامشكم اسم بير جليد قراني بيجي قريت نا والله بس براسي ما مثلا تمشي تلفزيون ناكم شو بيراناكم هيوانش كتابه نسم زور كم تمشي تلفزيون دكم خوشم خريج كرديه براسي جزء قران دخيل يعني خموان خريج كم زياده داوي بردكم گۆرانی والله اسم ناتە بیداوای لێ بردەکەم بەخوای بزانم پێ دەڵێم سرود باش مامۆستا جان کۆمنت هاتووە ئەڵێن مامۆستا کلی لە چاو کردووە بەڵێ ئەوجا ئەو برایانە قوربان سوپاس بۆ خوای گەورە هەزاران کۆرە چاک بۆ بە یەک ئاەتی بەڵام ئەوە ئەفمەد پێغەمبەر ساسە باسی ئەو حەدیسەی کردیا کلم نەچاوم کردی بەڵێ پێغەمبەر ساسەم دەفەرمی الأثمد إنه يجل البصر وينبت الشعر ئەفەرمی کلی ئەفمەد لە چاوتانگەن چاوتان بەقوت دەبی بژانگتان درێژ دەبی ئەو یەکەم داهێنانی دوم برای خودۆ چاو بێک شکەش بەقوت دەبی ڕۆژێ یەک دقا و هەفکە یەک دقا سە چاوت سێ دقا چاوت چەپ ڕاست پێ بکە چاو بۆی بەقوت دەبی قوتی مغناطیسی لێرەیە ئەوە پشتە ئەوە زگە جەماعەت لەبیر نەکەن ضعیف ئەوها بکات چاوی بەهێز دەبی ڕۆژە سێ دقا جان ئەتوانین بەبێ کوڵاوەکە قژ ببینین ناتوانم قژت چاندۆتەوە ناتوانم وڵامی بدەمەوە چکە شتێک من ئازاد ناتوانم هەندێک ناتوانم جواب بدەم ناوی بەڵێ بە 10,000 دلار واتە بە دەفتەرێک چاندۆتەوە ئەو قسانە ئەستی نییە بەڵام ئەم شتێک ئەگەر لە ئەوەی خۆم لێم بدا من حەزم تۆ چارەسەری قژت هەیە قژ بەڵێ ئەی بۆ پارە لێدا 10,000 دلار قژی خۆت بەڵگەکەمە بێنە کە من قژم چاند بێتەوە یەک بەڵگە کڵاوەکە لەسەرکەوە ناتوانم ئەمە ناتوانم ئەتو مافی من ناتوانین پێشەرکە لێرە نا من لەسەر ئازادی خۆت کە ئازادی من ناتوانم چونکە من گومانم هەیە گومان تێ ئازادی تو ئازادی ئەمن یەک شتمێ لە ژیانمدا لە بەرنامەی شەقام ژیانم لای نابم ئازادم هەرچی بم لای نابم داوای لێ بردن دێ دەکەم زۆر بەڕێزی باشە مامۆستا زۆر بەڕێزی لە شتێکی ژیانت زۆر پەشیمانی لەو شتانێ پەشیمانم کە دەبازوتە ناو ئیسلام بامایە هەموو شتێک پەشیمانێ جگە لە بەرنامە ئیسلام نەبی ئیسلام ئاخیر پەیامەدام لە هەموو خەرجی جیهان دەکەم لە ئەمریکا هەتا ئەوروپا بگەڕن سەر بەرنامەی خوای چکە وەڵڵاهی یەکەم پرسیاری نوێژە بە قوربانتان ڕێی خوای بگن ئاخری ساڵە ئیسلامە بەخوای ئەویدی هەموو پەشیمانیە مامۆستا پرسیارێکی زۆر هاتووە هەنگوی تەمان عیلاجێکە بەڵام برایەکەش ئەیفرۆشێت بەڵێ ڕاستە قسە لەسەر ئەمە چییە ئێمە دوو هەنگین پێتان بشاندەم هەنگوینی ئەسلی عادی هەیە ئەم سێشتم لە برایەکەم داوا کردیا
پێش دەمگو لە کوێ دەکرم بکڕن نەخۆش هەبوو بە 100,000 علاج دەکری هەنگوینی ئەستی بە 15,000 نی کیلۆ ئەسیەکە بە 30,000 بەسی برایەکان بەسی شێشتم پێیان گوت لە بە هەندێک نەجاحەتی نەکابراەک نەجاحەت دەین ڕۆژێ 400-500 نەفەر ناتەلای ئەگەر فێڵە خەڵکی بکات چ بۆ خلاص نەبە هەم نەخۆشە والله دینارەکە لە کەس وەناگرن ئەی فەقیرە هەژارە پێشمەرگەیە دەرمان لای ئێمە چکە بەلاش دەیدێنێ ئەوە نازم باسم نەکرد بەس باز دەکەم خەڵک بزانی مامۆستا چی کردووە لە پێناوی خوای پێناوی ملەتی خۆی پێشمەرگە بێ فەقیر بێ هەژار بێت عەفوەن ئێستا دوو هەنجینە سیاری جۆرە زۆرم بۆ مامۆستا فریان ناکرد تاو ناخر چۆن دەبێت تو ناگەر قسە بکەم مافەت پێشتر کردم مەجال ئەدەم ئەگەر بەخێرایی بەڵام بەخێرایی چۆن بەخێر دەبس قسەی بکە تەبەردمرم ئەجێ ناکرد قسەم بکەم مامۆستا ئەوە دوو هەنجینە حەز دەکەم خەڵک تێبگا هەنجین کاکە چیلۆی لە 30,000 زیاتر و مەیکڕن تۆ هەنجینە لە کوێ بۆ دێت ئەو جینە کورام هەنجین نافرۆژم خۆ معمەڵ هەنجینم نییە باشە لە کوێ بۆ دێت لە سێ برایەکان لە سێ جیان هەنجین دێنن هەنجینی لای ڕانیەی ئەوەی قەندیل بەخوا هەنجینی چاچیانەیە شەقلاوە چیای جوودی کوردستانی تورکیا یەکەم هەنجینە غەشی ناکەن قوربانیان بم زۆر پاکن لە سعودیاش ناهێنیت لە سعودیا لۆ دەین سعودیا قازانسکە لۆ ملەتی خۆم قازانەکە قوربانیان بم لۆ هەنجینی کوردستان برامان خلاصی کرد قبول ناکەم بە هیچ نەوەک کوردستانی تورکیا جوودی قوربانیان بم قەندیل شەقلاوە یەکەم هەنجینە کۆمەی هاتووەڵێت ئەم سیری دەستی بۆ سەوزە و قاشی ساعاتەکە سەوزە و ئەمە چیە ئەوە خوا دەفەرمی ويلبسون ثيابا خضرا ويلبسون ثيابا خضرا صدق الله خوا دەفەرمی لە بەهەشتێ هەموو خەڵکەکە کەس لە بەدەکە کەشی حەریر منش حەزم لە کەسکە لە بە هەندێک لە بەرم کردووە بە قورباندم ئەی پەروەردگار گیان عەفومانکەی لەوانەش هەموو خۆشبیان بەهەشتێ ئەو ڕێڕاستیان پێنیشاندا کە پرسیاری کەشتیشکەوە هەموو جۆرە کلێنسێک دەرمانە شیفاە نەخێر بەس بێ بۆمبی ئەوە شیفاە بێ بۆمبی چکە بۆنی تێدابی خراپترە بێ نەخۆشەکەوێ بۆ نابێ بێ بۆمبی هیچ زەرری نییە زۆر بە سوودا من تاقیم کردو لەسەر خۆم یەکەم زەمە خواریتم لەسەر نەخۆشم تاقیتەوە گەورتی نەجاحەتمینە نەخۆش بە 3,000 طبع 30 کیلۆ دادەبەزی چیت کەتان دێ بینەران ئەڵەن کەم مامۆستامان بەم ستایلە بینیەوە بەم شێوازە جلوبەر خەتای تۆ بگوتت خۆت بگۆڕە کاکە ئەم بەجێ تۆم کرد تۆم خۆش بیست قوربان بەجیی مەلایەتی داهاتم ئەگەر جوانی ژیمە با کاکە جیی مەلایەتی دەبەرکەم جوانە لێ دێت مامۆستا دەستان ماچەکەم قوربانتام دەمەوێت پێشکەوین ئیسلام سەرخەین کوردستان بکەینە دەوڵەت لە بەم زوانە بە ئیزنی خۆدای لە هەموو حزبەکانی یەکەم قوربانی هەمیان بم بە زووترین کات ئەم لەملانێ نەکەن دەوڵەتێکی کوردی دروستکەین بە ئیزنی خوای گەورە نەخۆشیەک هەیە ئەڵێ ئەگەر چاکم کاتەوە 2 دەفتەر دۆلاری دەم پێ پێویستم بە دۆلار نییە خوا شفای بدەینی من ئەگە حەزم لە پارە باە وەزیرەکان و ڕئیسەکان ناویان ناڵێم دایان سیاران دامێ و مەمەلایەن دۆلاریان دامێ و حەز ناکەم باسکەم ناوێنیش ناڵێم چکە ئەمانەتە وەرم نەگرتووە ئەگە عەزم لەوە باە نەخۆشێک چانە دەبەوە بەخوا دینارێکم لە کەسیەوە نەگرتی ئەو بەرپرسانە وەزیرانەش دێنە لام ناویان ناڵێم زۆریشم عیلاج کردوونە و هەندیشم بەڵاو کردو لەم دەی هەندە ئەندام پەرلەمان چابوونە ڕازی بوونە بەڵاویان دەکەین ئینشاءالله نامەیە شخصیم بۆ هاتووە بۆ مۆبایلەکەم بەڵێ لە ئینستاگرام بەڵێ ئەڵێت من دراوسەی ماڵی مامۆستامە لە کەڵک مامۆستا زۆر لە مەلاژە نەترسێت بەڵێ ڕێزی مێ بۆی قوربانی بم هەر پیا قوربانی شێوی قوربانی و برایەم کە قسەی پێگوت ئۆکێ من لە ژیاندا یەک شتم هەیە ئینسانێک ڕێز دە خێزانەکەی بگرێ تخوا لێ ترسێ من تا ئێستا لە مەلاژمدا نەقسم پێگوتی قوربانی ئەو چاوەشم لە پێش چای مەلاژنێ واللهی پێی داکەم ماز دەکەم پێڵاوکەشی ماز دەکەم لە پێش دایکم سەری مەلاژنی ماز دەکەم بۆی ڕێز دە مابەی نابێت چکە خوا دەفەرمووی پرسیارەکەی منەوەی لە مەلاژ نەترسیت کورە بابا لۆ لە مەلاژن ئافرەت ئەوەندە کێسی دەترسێ پیاو دەری دەبابێ پیاو شێرە پیاو چۆن ئافرەت دەترسێ بە قوربان ئافرەت گوڵە ڕەحانە ئینسان پیاو شێرە شێر لەس دەترسێ کاکە شێر لەیز نادرسێ بەس ئافرەت چییە ئینسان زۆر عیبە زۆر شەرمە بە یەکێکی بوێری چ منداڵ چ ئافرەت لێ بدا ئەوە عزت و شەرەف و کەڕامەت مەلاژن ئێستا پرۆگرامە بینێ شەرمی بەخۆی لە ئافرەت مەلاژن ئێستا پرۆگرامە ئەبینێ ئێمە ئەبینێت ئەری وەڵڵا ئێستا هەموو لە دیار دانیشتینە لە تەلەڤیزۆنی ناکەنێ پێش بێم لە ئەوەی تو ڕاستەخۆم کرد لە نێت تیڤی گوتم تەماشاکەنێ عادز بوو خۆی لەم نەدەگەن دەگو نەچی بەخوای خۆم خۆی تێگوتی ناچی ئێستا عادز بووە تەلەڤیزۆن هەم کوژایتەوە ئەوە کەم لەوێن ئەنتەرنێتەکە لاتۆ گوتم ئەوە نێت تیڤیم کردەوە مباشر جێدەم بە قوربان چۆ ژۆرێ گوتی نەمگو نەچی سڵامان بۆ هەیە خزمەتکارم مەلاژن لێم عازمە بە قوربان خەونت بە تەقاعودی کردیم یەک هەفتە زاگوس واتە لەم کرد قوربان لەگەڵ بینەوە ماڵەوە دواتر خزمەتکارم بەخوای شەڕێکی زۆر دەقەومێ لەگەڵ دێنی مامۆستا باش نییە قوربانتان وتوتە خەونم بە پەروەردگار بینیوە تۆ خەونت بە ڕاستە خودای گەورەوە بینیوە ڕاستە مامۆستا ئەم قسەی خەتەر نیە و لەسەر ناکەوێت ئەبات من هیچ کەس لە قسەکانی خۆم کردی پەشیمان نیمە ئەو کلێن سەمخوار پەشیمان پاش مردی من سەدان هەزار خەڵک سەدان هەزار خەڵک پێ زەعیفە بێ بۆی پارە سەرف نەکە من دۆ سۆزم لەوە خەڵکەی بەس خەڵک من ناناسێ ئەو کەسانی قسەش دەکەن لە من دوورن
او فرات بالبالغ قصير سمنا كريستا هات الان بمن ناحيته او لك كمبيوتر او لكن ما مستا او تمشاكي تنزل شو قربان دم لا علي ما مستا دكتور جيان او تا هم الدنيا بقربان او تمشاي او كيبكا نا مكان هاتيا قربان دم ما مستا علي من يكشت ميل جيام دا سكمنا فيك خونت خون پروردگار بكورتي بازكم خونك كورتا بيش محزي او صالح زيمم والله جماعة لا خودان نستم بدست راستا خواي جورا قرآن دخن بس شكل نمديو بس بدن خواي پروردگار بقربان رب العالمين بنديتوما قرآن دخين دنجو هم نيتو اون دخوش او انذاري شبو كردستان هم اگاي لخوبي او انذارك له هم مزان خواي قال له خوي لمن طريه نقدري لما خوش عزدك مزانن كاتا منيش بياوكي شاغنيما بلام دوا عفوم دكا والله سرتاني شنو پیاوشی باش نیتو پیاوچی باش نیما او کس باشه که خو امی خوشوي والله اما شوين خوازان چه باش والله لخودا خوای گورا قرآن داخل قلتم اما چيا نم دزاين دنك الاسمان دهات دنگو خوای او چيا دنك الاسمان نم دزاين چيا هستا رايدوني بيشان هب الرش وكو امانه دنگك بثكات وكو استعمل قصده كم خلق امان بين لا جهان او دنگكات من سوم لخودا ماتي سير رايدونا كم رايدونا بثكات يعني لو خودا بعقلي خوم كسري خوای ما چكم سوم دستك نوراني هات دري عفوا قلتي ماتي مكا ظلم شكا وات لي معازب توزك لمن عازنا مو بزاي لمن عازب بس دخل كي عازبو عنادي خوم كرت دي سانزارش كتسموا سري ماسك سباز بو خوي سري خوي غور ماسك لو خو بنيتي من وتم خويا جان دزاني تو وكو باب مان برحمي وتي نخير من وكو دايكتان برحمم بلام او سيستم برنامج من دامنا ابو خرشي خلق لا عند زور بداخوا او قصي خوي غوري لخو هستام جماعه خوای گەورە بەچ زمانە قسەی لەگەڵ تۆ کرد بزماني كردي ما مستا بە زمانی کوردی خو هم زمانك كان دزاني بس ما شاء الله دنجي خوش الله اكبر دنجي امنا ولا الدنيا قران يخوين ما مستا قلت يا خوي رب العالمين بشكل نمديو بس بدنك ما مستا ئەی مەسەلەی جنە نەرویجیەکە چی بوو لە ئۆسلۆ قربان گەنجێک کاتەلام بەو ئاخری هەفتەیەک دوو هەفتە دەبی هات من نەمناسی شەوی یەک شێوە دەرکەیدا بەخۆی مەلاژ نیش تەشویش بوو کاکە بڕۆ دەیگو هاتوومە لە خاری سارەکە هاتوو دەیگو مامەستە دەم خنچێنی ساق تەکسیەکە دەیگو دەم خنچێنی مامە دەرکە بکۆ گوتم سعادی شێ کاکە مەلاژن بە خودای دوای تەقاعدم دەکا دەیگو مەلاژ قسەی لەگەڵ کرد گوتی کاکە بەیانی وەرن مامەستا پێی ناکرێ ماندیە 200 نەفەری بینیوە گوتی نا ئیلا دەبی عیلازمان گوتی بەیانی هات ناوی کریستیان بوو گوتم وەسیێڕم گوتی ماینێمس کریستیان گوتم بە ئینگلیزی قسە لەگەڵ یان بە ئینگلیزانە مامەستامە تێدا یوتیوبەکە ببینن تێدا مامەستا بەڵیان کرد دار بە ئینگلیزی بیژەڕۆ بڵانی چی دوتوە گوتم گۆ بڕۆ گوتی ناڕۆم گوتم بڕۆ گوتی ناڕۆم گوتم وەسیێڕم گوتی ماینێمس کریستیان گوتم وێر دیلیف گوتی لا ئەوی دەژیم گوتی سێ گۆشەی بە ئەو معلوماتی زۆر گرنگە بۆ هەموو خەڵکی جیهان سێ گۆشەی بەرمۆدا 200 ساڵ ئەمریکا لەوی دەگەڕێت لە خبرێکی خۆش ئەو جنا پێغەمبەری خوای ئەفەرمی صلی الله عليه وسلم سێ جۆرن إن الجن ثلاثة أصناف صنف لهم أجنحة يطيرون في الهواء وصنف الحياد والعقارب وصنف يحلون ويضنعون پێغەمبەری خوای دەفەرمێ سێ بەشن بەشێکیان باڵیان پێوە دەفڕن بەشێکیان گچکەنە 50 سانتیمتر شکلیان حاشاچوان وەکو مەیمون وایە شکلێکیشیان ئاژەڵن ئەو جنە هاتوو باڵدار بوو لە لەشیم دەرکە خلازی دەدەقە چارێک چاک بووە لە پێشای هەموو خەڵکی ڕاستەوخۆ ئەدی ئەمە گەورەترین زانست نییە ئەو گەنجە لە مردن ڕزگار دەویست خۆی سایقە دەویست بکوژی ئەدی ئەوە گەورەترین دەبا ئێستا ئەمریکا ئەوروپا خەڵات دەکرم لە کوردستانیش بەداخەوە زیندانی دەکرێم بەڵێ مامۆستا جان بۆی بەردەوامی بە قسەکانمان زیاتر بدەین ئەڕۆین بۆ ستۆدیۆ خۆشتام لای شێفکاوە دەستان شێفکاوە پێم وایە خواردنش خۆشی ئامادە کردووە بابێکەوە بڕۆین ئەدی داهێنانەکان نەکەین داهێنانەکان تاوای بەس بەسەر شەفەن کاکە شێف دووبارە ماسەکرێکم زە ماس خۆشە ناگاتەی برادەکەی ئەی خۆشترە بەخوای قوربانتم دەست خۆشی دەکەم ئەمە تازە و میسانێکی زۆر بەڕێزی خوانشی زۆر خۆشە ئەوڕۆژ فەقدەی بە ڕۆژی بەس مەلاژن دەستی ماچەکەم خۆشەویستە پێش بێم سوز و سینگزان ئەمە سینجی دەخۆم عەزم لە مریشکە هیوایەتە مریشکە بەتەنایی مریشک زەسیە زۆر باشە مریشک زەعیف دەکا هیوایەت بە مریشکە مریشی لۆ چاکردم سەریع فەقیرەی لێشم عەزم دەگۆ نەچی یا تو ئێستا تەلەڤیزیۆنیان دەشتێن و قسە پێ دەڵێن مریشک سەلەم پرۆتینی پرۆگرامە ڕازی بوویت مریشک بەڕاستی سەربەرز بن مریشک بەڕاستی ئەخلاقتان جوانە بخۆتان بەڕێزن مریشک پرۆتینێکی زۆر باشترە تو یاری ئاسنەکەی دوانیە بەڵێ والله مامەستا یاری ئاسی ناکەم بەس ئەمر سبەینان یاری ئاسینەکە جنەکان دەکەم هەر لە قەلبی دڵبەخت خۆشەویست ئەمن هەموو ڕۆژ باوەڕکە جن هەموو ڕۆژ لێم دەدەن لەشی ئەوکان هێرش دەکەنەسەن لە ڤیدیۆکان دەبینی زۆرم پێخۆشەکە لێم دەدەن دم چایان شکاندیمە قەلبیان بەخین داهینامە تەڵەبێکی منیان دکتۆرمێ دەزای لەگەڵمە سەریان هەموو شکان یەخزما بمرێ ئەرێ وەڵا بەچاقوی دەماسە دێم کاکە دەماسە لێتە ژۆرێ خۆی دەکوژێ زۆر مشتێکم تێبینی کردووە زیاتر نەخۆشەکانی تۆ با بڵێن عەرەبن هەزەکەم نەخۆشە کوردەکان زۆر کەم بوونەوە مامەستاوانیە بەخوای واللهی ڕۆژێ دکتۆرمێ دۆ لێ لە قسەی پرسن سەتانەوەتی بەس کووردا عەرەب لێ ناگەڕن بێ فەقیرێ تەقاعودیان کردن سەیتەرەکانیان هەموو قەتە کردێ
مامۆستا بەڕاستی سەکەت کەسێک نەخۆشیش بێت هەیە ناوێرە بێت بۆلات بۆ چارەسەرەکەی چونکە تۆ ڕاستەوخۆ بە ڤیدیۆ تەسوڕەکەیت و دواتر بڵاو یەکەیتەوە مامۆستا سەلام بۆ مافی و عەلەیکوم. خەڵکە ناپارێزیت بعزەتی ئەو خوایە کە ژیانمەزە بۆ قورئانێکە دەیخینم. ما بەس لەم ڤیدیۆیانە چێ ڕاشانی مشتری زیاتر نییە استغفر الله پارە لە چێ دەستێ بە تا مشتریەوە کەم دەماچەکەم بدەێت قسانە چێ دەکەیت تەبەر بمرم ئەمن باشە ئەگە مشتری وەگرم پارە خەڵ دەستێنم ئەمە ناتوانێت یەک جاوەرە هەنجی بە خۆت بڕیاری خۆت دەگۆڕی. ڕێنی هەنجوینی شتەکان ئەفرۆشێت براکە السلام عليكم ئەمن دەڵێم لە چێ دەکڕی بیکڕە بە عزەتی خوای گەورە ئێ چی بکەم کە هەنجینێکی عادی دەکڕی بە 100,000 پێ دەمری شەکر هەیە هەنجین لای برایم دەکڕی بە 15,000 وەڵا جارێک وەرە جارێک وەرە هەنجوین بۆ ئێمە هێناوە ئیزبی خۆین گورە کۆتانوێنە ئەم قوربانی گۆ دەم یەک چاوەکی ماوە والله ئەم شەمێ دەکەمە تەلەڤیزیۆن لا، زۆر طبیعیە، مامۆستا، لە ژیاندا لە پێشاوی خەڵک بە منداڵی چکە شتێکتان بۆ بجێرمەوە ماچێکم لێ زۆر سپاس دەکەم. چەند ماچ لە شێفکاوە کرم شۆ والله ئەم نێشتمێ لە ژیاندا ئەخلاق جوانی زۆر مهمە پێغەمبەر صلی الله علیه و کەلیمەۃ الطیبەۃ صەدەقەۃ ئەم ئەرێ والله ئەخلاق جوانی توانیم ئەخلاق جوانی پەیامەکەم بگەینمە هەموو جیهان. زۆر جوان. ئێستا قایت قواتی ئەمریکا سەرەتانی خوێنە هەیە بە تاریخی تەلا مەبەستم نییە ڤیدیۆکان تەماشا دەکەن شێت وە چی ئەخلاق جوانە والله پیاوەکی ئەزنەبی عیلازم کرد سەرۆکی ڕۆژنامە نووسانی بێ نابوو طبعا گوتم چ دینەکی عەفوەن دەست ماچەکەم ئەمن لە پێشای خەڵک خواری ناخۆم چونکە لەوەی بازارم بە منداڵی دەڕۆیشتم پیاوی جاعیر پاقلاوی دەخوار پاقلاوە حەزم لێ لە دوی دەچوم نەیدەدامێ دەچوم لە دوی نەیدەدامێ پاقلاوە حەزم زۆر لە پاقلاوەکە بوو گسکە بووم هەتا بمرم لە پێشاوی خەڵکی خواری ناخۆم بە تایبەت هێتیمەکان بە قوربانی دوای پرۆگرامی خۆیت دوای پرۆگرام دەخۆم وەڵا قەدە پێشای خەڵک نان چکە بەڕاستی مندار زۆر گودا آخر مامۆستا دەبێت فیدباکەکەی وەرگرینەوە بزانین زین خوانەکان چۆن تامی تامەکەی. چۆنە بۆنی چۆنە وەڵا ڕەنگی چۆنە ڕاستەوخۆ ببینە دوای ڕاستەوخۆ. وەریەگرینەوە تامی یان کاتەوە خواری ناخۆم لە پێشتای هیچ کەسێکی چکە بەڕاستی بەخۆم بەهێتیمی گەورە بمە دڵشکاوم بەڕاستی ئەمە مامۆستا ئێستا چی پرسیارەکە کردەوە ئەوەیە نییە سێ چوار وەنەوشت هەیە و کورە ماڵی نییە زۆر باش. پارە چێ پارە دەوڵەمەندی بەدڵە نەک بە ماڵ ژیریش زۆر باقە ڕاستە. نەک بە ساڵ وایە. پارە چێ پارە تا. پارەوەی نانی کە دینت نەبێت مامۆستا. قوربانی ئیسلام بم بەرێ قەت خواردن پارە داو بەیز نەخۆشێک کەواتە کورە دیارە تۆ من ناناسی خوا دەفەرمی وەلا تبطلوا صدقاتكم بالمن والأذى خۆتان تەسکیە مەکەن بە عزەتی ئەو خودای بەسە باز ناکەم کاکە ئەم باس چاکەی خۆم ناکەم بەس وشهاتی کەڵە چێ مامۆستای دەناسی پێویست ناکە باسکەم خوا لێوێ دەفەرمی باس، مامۆستا، فلا لێ- تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى خۆتان تەسکیە مەکەن بە خۆم دەزانم شێ پیاوی چاکە خوا دەزانین باشم ئەگە بۆ خۆم کردبی و گەیشتمە ئەوڕۆ ئات بکرد ئەو پیاوە نازدارانە تەواو. ئەگە بۆ خواشم نەکردبی بە خوای ڕەش و مامۆستا شەرمەزارم لە دینی ئێمەدا چۆن باسی خواردن نەکرێ چۆن باسی کشت و کاڵەکرێ پێغەمبەری گەورە فەرمووی بەدەستە ڕاستە خواردن بخۆن بەڵێ. دەفەرمووی ئەو نسعەتەی زۆر گەورەیە چونکە پێغەمبەری سەرورم بە قوربانم یا رسول الله ئەتو عەبدی خۆیان منش عەبدی خۆم بە قوربان یا الله ڕشت بۆ دەبم دەفەرمووی مەعیدەتان بکەنە سێ بەش فثلث لطعامی سێ بەش یەکیان کە خواردنەکەی دەخۆن بەشێکیان بۆ مەعیدەتان زۆر جوانە بەشێکیان فەتول طعامی بۆ خواردن ثلث شرابی سێ بەشی لۆ خواردنەوەکەی بەڵێ وثلث نفسي يعني معيتان بەشێکی کەم بۆ خواردن بەشێک بۆ ئاوەکە بەشێک بۆ نەفەسدان ئیمە ماشەڵە دەی تڕێنە بەخوادەی دەبابەیە ژیۆن دێدەی بەرمیلە ڕۆژێ نیە یەک تەنەکە گۆش دەکەم دانیشە کورەوە چێ خۆیان مەچنی ساواری چی دەخوا کرە بابا تۆ هاکو دەبی دەمری چی زەڵتەی دەماغی دەبی تۆ زۆربەی فۆتۆکانی تۆم بینیوە پێشتر ڕیشت با بڵێن ڕەش بوو بەڵام ئەمڕۆ بووە بە سوور بەڵێ قوربان ئەمن ڕیشم ئێرانە تۆزێک سپی بووە ئەولایە ناتوێت سپیاتێکی بشاریتەوە بەم شێوە خوای گەورە شەرم لەو کەسەی دەکا کە ڕیشی سپیا بەڵام مەلاژن دەرێ حەز دەکەم بەڕاستی مامەسا جوان هەراوە بە قۆزی بوو بینە هەتا مات وەکو شەکرۆکەی بی هەتا سوکە پێمە ساسم دەفەرمووی چی لە خۆتان دەکەن بیکەن مەلاژن دڵپیسلێکە کوراری وڵات هەرکۆرە شێت بۆ لە دەستم دڵپیسلێکە هەر ئیسابینیە زۆر دەرێ کوڕای هاوار چ بوو مامەستا بەسەرمدا ناینی دەرێن بۆ قورئانی بە حیات مژنی ناینیم ئەتو بەس ئەوە دەمەترسێ لە من کورەشن وچێ دەڵێم پێتم گوتیا لە ئیعلام باسم کردیا حەزم لە ئافرەت و پارە و سیاسەتی نییە بەخوای بەس چی بکەم کە خوا پارەم داتێ چی بکەم خوا ئافرەتی دایتە من و چیە خوشکەم دەرێ قەلا دەرێ پلپلێ پلپلە جوانە قوبانی بم دەرێ گورە باشە مامۆستا جاگەڵە و قسانەتان دەکرد لێ بتان کردنای بۆچی هاتنێرە قوربانی ساوت بوو یەڵا شێفجان تۆڕە بێ ئەڵێ باسی خدای ناتوانم ئەم پێتم گوام لە منداری بێتیمی گەورە بمە باشە من ناتوانم لە پێشتا هیچ کەسێک وعدم دایە لەگە خوای باشە بقەیناکە نان ناخۆی مشکلە نییە باسی گەنم و جۆمان بۆ بکە الله أكبر چکە لەبەر ئەوەی گەنم و جۆ سەرەتای ینی هەموو شتێکە گەر لە میسرەوە سەری هەڵداوە کە لە چەرمەغالای چەمچەماڵەوە لەوێ سەری هەڵداوە والله جەماعەت هەزاران گەنج بەردەکلیەکانی هەردوو وەستا بوو دەڵێن بڕۆ 5 کیلۆ جۆی بکڕە لەگە 10 کیلۆ ئاو جۆ 5 کیلۆ جۆ 5 کیلۆ زۆر میهمە بکڵێنە کە کوڵاندی ڕۆژانە 3 پەرداغ بخۆ قوربان هەردوو کلێ بە ئیشکە تۆ بەردەکانیش هەم فڕێداوە بەخوای ئەوە سوودی زۆ
پێمە ساز ئەکری خبزە پێمە ساز زۆر ڕێزدا سەمونی بگرن نانی بگرن چکە زۆر فيها بەرەکەتی زۆرە جوانەوە پێغەمبەری گەورە دەفەرمی صلی الله عليه وسلم دەربارەی هەنجیری نییە ئەو داهێنانش نوێیە هەر کەسێ پێمە ساسم دەفەرمی التين فكل منها فإنه تقطع البواسي هذه روجي حف هنزير بخوا ماسرين آمنه يكاد قرص صار رسول الله معدة مدشي معدة سيبكم فرموي كل الرمان بشحمه فإنه الدباغ المعدة هنار بخون ببزوا شيء معدة نامنه كان خو مستفينا لما عليه هنار دخوي بملاجن ليترين دهنان ليس هذا ليترين دهنان دهنان كيسك كوتايب واني دوين دهنان دهنان شنوه سيلون ما مستاي خزانم قلتي ما مستطاع إيش بيناك لما أنا كان تحمل منما جنيشك بس دابينا ما جنيشك معدل جنيشك هذا كجنيشك جن بس جني لجمكة هوايات يعني مطبخة هوايات يعني قاب شوشة خوازن سي بس برداغية بنزا بس شوش ناس مودي بوتيا ما عدا الشيء في من غادتي هوايات يعني زيرة هوايات يعني خوازن بيس كراسي هي عفوا توش ام خصي بير مكان بلاش كان والله دوای ملاجن هیچ کەسێک کە هەبوو کە سەرنج ڕاشابی ابدا نابخواي بس ملاجن خوش مدير تي رسم تقينيو بقهر ام دو زياده ما جوای پرسیارەکە دەدام عفوا یەک دقە نۆکو نیسک و فاسۆلیا الله اكبر الله اكبر سميهم الله اكبر بسم الله الرحمن عدسها وبصلها وفهمها لقرانها يكم علاج سير باشترين شهر سلو ما يسيري جوانە باشين شهر سلو سرطاني بس بكلاي في مصاصم دفرمي الشجرة الخبيثة سيرو بياز بطري بخوي نخوشيا بكلاي بخوي درمانا بلام عفوا كاك لا قصير لا سبتم قصيدك ولا سبتم جوابی پرسیارەکە دەدام نۆکو نیسک و الله اكبر الله اكبر بس بقربانتهم نوتشي مخون ببلكوت شي غازات دبن والله يزكتان دبت بابا او كي ليك انه بقربانتهم درتان خوش او كي قربان دبي ليك شكا غازات دك زكتان طان لبيك باش علي سر هدو شامري علو مري علي كاك علينا بري علو نانا خميواني مناطهم ثمانش لما قولت ناطهم باشي من ناوم صالحة كاك صالح زور بريز لا كوشكينيتم زور بخير بهي بس تشاو خريج بون تركاتك بروكو تايا روش بوي وتم با يكدو برسيار كاين يكدو برسيار كاين بس يوتكر كناشنال جيوغرافيك بمني وتوب بهم فيديو مالكت بقرم حود دفتر وشتوات هذا مدرسة عبد دفترنيا دفترك بالي دفترك بالي اوكي بس تو خود فيديو مالي خود دقريتو بلاوي دكيتو جوازي تشي اگر ناشنال جيوغرافيك شتيكي وابكا ئێمەش تەکمان هەیە لە ژیانماندا مرۆڤ ئازادە لە ژیان چی دەکا بیکە ئەو کەسانێک کە دێن باز دەکەن احتیمالە فکرەیەکی ماسۆنیان هەبی یان فکرێکی مارکسیان هەبی بۆ پێی پرۆگرامی ناڕوە کە دۆ دەتەوێت من دەمێ بە بەرنامەیم بڕوە کوردم لەسەر قورئان و سونە بڕۆم نامێ بەرنامەی خۆی کە رووسیا فکری مارکسیە بە پێی بەرنامە خۆی شتەکانی پێشکەشکە بۆیە توجار بازرگانی پێ بکە ئەوەیە سوالەکە بۆ جەنابەت باشە بەڵام تۆ لەوێ باسیەوەت کرد کە دکتۆر فەرات پیرباڵ وتت کەسێکی مارکسی بووە بەڵام ئێستا قورئان ئەخوێنێوانە ناتوانی وا لە ناشنال جیۆگرافیش بکەی کە ئەوانیش وەکو دکتۆر فەرهاد کە جەنابەت دەڵێی قورئان دەخوێنێت ئەوانش قورئان بخوێنن جاری دوم بابێتەوە بەڵێ قسە دەکەین دایلۆگ دەکەین لەگە تۆش دایلۆگ دەکەم ئەگە بڕات بۆ سیستەمەی نییە بەکام سیستەم من ڕای خۆم بێگومان باوەڕم بە ئیسلامیە من ڕای خۆم دەرنابڕم بەڵام ئەوە پرسیار بوو بەلامەوە یەک نمونەی تریش هەیە مامۆستا هەڵبەت من نهاتوم لێرە بتخەمەنەوە من هیچ من ئازادی هین بوو ناجۆکە تێکدا تۆ ئوسلوب جوان نییە پێغەمبەری گەورە فەرمی صلی الله علیه وسلم انا یەکێک لە پێشکەشکار بەخوای لای من وانە چکە ئینسان دەبی قەدری میوان بۆ بەناوەڵی تۆ پرسیاری نا بەخوا ئوسلوب زۆر جوانە یەکەم هات منی ناشرین کرد کاک علی بانجی کردم حەز دەکرد لێم بدا دوو هات شڕ پێ بڕۆشێ بەمبری علۆ دزانم ئەگەر تۆ من میوان تۆ ڕێزی میوان بگری ئەگەر تۆ بەلاتەوە ئاسایی بێم وتم کاک علی کاک بۆ کەسی لە خۆت گەورەتر بەس تۆ من میوانی تۆ ڕێزم بگری چۆن ڕێز احتراماتی وتم کاک بە کەسانی لە خۆت گەورەتر ناوترێت حەز دەکەم کە هاتی ئێرە مەجلیسەی بەڕێزترێکی زۆر تایبەتی بۆ ئێمە احترامی خۆت هەیە بەڵێ من هاتم قسەی خۆش تەلەڤیزیۆنێکی گەورەی کە اعتیبار و سمعەیەکی خۆی وڵای من ڕێزمێ بۆی من نایناسمەوە برایە بەڵام جەوەکەی تێکدا داوای لەبوون دەکەم مانتی مامۆستا جان جا ئێمە چی بکەین بۆی خەرەبووی ئێستا من پێم باشە گیانەکەم من پێم باشە بینەرانی خۆشەویست کاتمان زۆر کە مەشێفکەوە بەداخەوە بینەرانی خۆشەویست بمبورە پێویستم بە تۆ نیە جاوەکەم نانا ئەزانم بەڵام دەرهێنەر پێم ئەڵێ ئەبێ پێویستم بە تۆ نیە گیانەکەم قەتعی دێ قەتعی قسەی خۆم کرد و چاوت ماچەکەم تۆ بەڕێزی ناڕۆم تەواو ئوسلوبی دیارە کاک عەلی بە هەڵە تێگەیشتووە بەڵام ئێستا با بزانین پرۆمۆی بەیانیمان چییە و بەیانی کۆشکینێت چی لەخۆگرێت